بەناوی خۆ سڵاوی خۆی گەورەتان لەبێ هاوڕێیانی خۆشەویست. ئەمڕۆ 31 مانگی یەکی ساڵی 2020 کاتژمێر 11:37 شەوە. وەکە بینین تقریبەن ئەو بۆ سەعاتێکە بێ بەفربارێ لێرە ماشاءالله. ساحەکە و ناوچەیە سپی کردووە. ئێرە سلێمانیە، داخلی مەجید کەمپە کۆنەکە. جوانیان بەفرە لەوەیە هەر بە هێواشی خۆیە سەلمێنی ئەو ناوچە هەمووی سپیەکە، بەرگی سپیە کاتە بەرزەوی. والسلام علیکم ورحمة الله وبركاته.